کاکی ئازادی چی؟ ئەمە شاری یاریە. هاتی بۆ چوە هاتی بۆ چوە کاکی ئازادی؟ چییە؟ هانی دەی بڕۆ تێکتب کڕدەی دەی با بڕندی بڕۆ دەی دەی بڕۆ بێ مامە دەی بێ مامە دەی بڕۆ منیشم دێ لەگەڵ تا دەی دەی بێ بە مامە وەجیە هاتوین بۆ شاری یاری لەگەڵ یانیە بۆ چوو هاتوین؟ پاکی ئازادی؟ ئەوە چێ بۆ هاوارە بڵێ پاکی ئازادی؟ خۆشە؟ یانی بچین ئەوە یاڵا چمەچێک فەرخەکە وەرە وەرە چمەچە فەرخەکە یعنی هاتۆ بۆ کوێ چەرک و فەرخەکە یەلە بلۆدی ئەلێرە بچۆرە ناوە ئەلێرەوە دێ ئەلێرە لێرە لێرە وەرە وەرە ئەلێرە بڕۆدی دێ بڕۆ 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 هاتووی چووە ترسانەکەی ترسانەکەی مەترسە چی وایە؟ مەخوا منیش تۆزەکە ترسم یانی بەس خۆشە ئەوە سواری چەرک و فەلەک بووین بەڵام بەخوا منیش تۆزەکە ترسم هەتۆ ناترسی زوو زۆرە باوە تەواو 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 بڵێ تەواو حەزەکەی تەواو بێ؟ ها؟ حەزەکەی تەواو بووی؟ زۆر خۆشە لێ چەپێکمان بۆ لێ چەپە لێ وا بکە هەلا یعنی خۆشە؟ ده ها ها ها
ها يعني ها ها دي هال يا ابوي ها 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 واسطة ها واسطة ها سكة سكة ها ماسي جورا ماسي جورا ماسي جورا ده ماسي عمله Queen, خواردنی ماسیەکان ماسیەکان نا بڵێ ماسی ماسیەکە خۆشە دێ خواردنیان بەردی ئافرین شەڕەکان وەرە چی نێرە وەرە بچینەوە دیدەکە بچین دەی بێنە ئەوە بێنە ئەوە دێ باشین سەر خوێندی دێ بڕۆ بۆیە دێ وەرە ئێرە وەرە بچینەوە یانی لەکوێی شغلنا عواش يلا يعني ولا شيء يا مان يعني صاحي داير بينا باي باي ما بقى باي باي